دۆخی تەندروستی مانگرتوانی سلێمانی چۆتە قۆناغی ئاسایی بوونەوە و پزیشکەکانیان دەڵێن لەمڕۆوە دەست دەکەنەوە بە پێدانی خواردن پێیان و پرۆگرامێکیان لەژێر ڕێنمایی پزیشکی بۆ داناون و تا شەمەی ئایندا لە نەخۆشخانە دەمێننەوە. تیمە پزیشکەکەمان پسپۆری خۆراکەکە لەمڕۆوە دەست دەکەن بە پێدانی خواردن بە پێی جەدۆلێکی دیاریکرا و بە پێی خشتەیەکی تایبەت کە ئێمەیان ڕاست پاردووە ئەو شێوازی خواردنە تایبەتیان بۆ حازرکەین. ئێمەش چێشخانەی نەخۆشخانەکەمان بە پێی ستاندەرێکی پزیشکی و لەژێر چاودێری پزیشکیە و بە پێی چاودێرێکی ڕقابی ئەو شتانی کە ئەویان داوایان کردووە ئێمە بە پێی ئەوە ژەمە خۆراکان بۆ حازرەکەین و لەمڕۆ لە نیوەڕۆوە ژەمی یەکەمی خواردنیان دەست پێکەوە بە بەردەوامی پشکنینیان بۆ ئەەکەینەوە کە لەمەوە لە ئەو پشکنیانە گرنگە بزانین دوای دەستپێکردنی خواردنەکان گۆڕانکاری لە ئاستی ڕێژەی خوێ و کانزاکان لە جسمیان یاخود ئەو گیراوانەی کە هەیە گۆڕانکاری بەسەرا هاتووە لەبەرەوەی بە پرۆسەیەکی ورتر لە ڕۆژانی تر هەتا ئێمە پێیان نەڵێن ئەبێ ئەوان پابند بن بۆ ڕێنمایە پزیشکانەی ئێمەوە بەردەوام بین لە سەرکردنیان. بەشێک لە مانگرتوان تووشی گرفتی تەندروستی بوون چونکە پێشتر نەخۆشی دیکەیان لەگەڵدا بووە و پێویستیان بە نەشتەرگەری دەبێت. هەندێکیشیان ڕوبەڕووی کەمبوونەوەی کانزا و ڤیتامینەکان بوونەتەوە. لە سەرەتاو ئێمە دەستمان کرد بە ڕێکردنەوەی خوێی کانزانیەکانیان و پێدانی هەندێک لە جۆری تایبەت لە ڤیتامین پاشان جۆرێکی تایبەت لە شیر و پرۆتینمان دەست پێ کردووە بە گوێرەی چاودێری ئەو شیکاریانیان کە دەرەچێ. لەمڕۆ ئێمە دەسەکرێ بە خواردن بێگومان کە دەسەکەین بە خواردن وەکو کەسێکی ئاساییە بە پێی خشتەیەکی تایبەت بە پێی ئەنجامی شیکاریەکان و لە کەسێکیانەوە بۆ کەسێکی تر گۆڕانکاری بەسەرایەت. بەرجەمیان تا ئێستا لە نەخۆشخانە ماون پاش دەستپێکردنی خۆراک ئەتوانین لە ماوەی 2 ڕۆژی داهاتوە بڕیار بین کە کامیان بچێتەوە ماڵەوە کامیان پێویستەکە بمێنێتەوە. ماوەی 15 ڕۆژ 13 فەرمانبەر و مامۆستا لە پێناو گەڕانەوەی پاشەکەوت و پلەبەرزکردنەوە و دەستپێکردنی تەوتین لە ڕێگەی بانکە حکومەکانی عێراقمانیان لە خواردن گرت، بەڵام دواتر لەژێر فشاری جەماوەری بایکۆتیان هەڵپەساند. بەڵام هیچ کام لە داواکاریەکانیان لەلایەن دەسەڵاتی کوردی نەگوێی بۆ گیرە نەوەڵامیش درایەوە. بەڵام ئەوان وتیان ئەو پەیامەی کە لەسەرمان بوو بە زیادەوە گەیانمان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.